بۆ دووەم ساڵە ژمارەیەک لە خوێندکاران و هونەرمەندان دەچنە بەردەم ماڵی هونەرمەندی گەورەی کورد بێژن کامگار و بە شێوەیەکی جیاواز پیرۆزبای ڕۆژی لەدایکبوونی لێکن. ئەم ساڵیش بە هەمان شێوەی ساڵی پار چوونە بەردەم ماڵی هونەرمەندی گەورەی کورد بێژن کامگار و بە دەفژێنین و هەروەها بە گۆرانی وتنەوە پیرۆزبای ڕۆژی لەدایکبوونیان لێ کرد و ئەویش لە پەڕەی تایبەتی خۆی لە ئینستاگرام زۆر سوپاسی ئەو هونەرمەند و ئەو خوێندکارانەی کرد و هەروەها ئاماژەی بەوە کرد کە ئەو زۆر دڵخۆش بووە بۆ کارەیان. همیشه دست درد نکنه.